بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 9 وەرزی بەهارە ساڵی چوارەم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتای کۆبوونەوەش دەرفەتە دەینە بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بە بێمۆڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکان یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 9 ئاسایی خولی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 26/2022 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پێشنیازە یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەپێی حکومی مادەکان 91-93 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە یاسانەی خوارەوە بەپێی حکومی مادەکان 79 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازە یاسای سندیکای خاوەن پیشە تەندروستیەکانی هەرێمی کوردستان. دوو پێشنیازە یاساکانی پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستان پاراستنی مافی ئاژەڵان. سەیەم خوێندنەوەی دووەم بۆ ئەم پێشنیازە و پرۆژە یاسانەی خوارەوە بەپێی حکمی مادەکان 87 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازە یاسای بەرکارکردنی یاسای فدرالی واژووی ئەلکترۆنی معامەڵەی ئەلکترۆنیەکان ژمارەی 78 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان. دوو پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان. سێ پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگەی لە هەرێمی کوردستان ژمارە 8 ساڵی 2008. بەڕێز سەرۆک پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 23/6/2022 بەم شێوەیە خوارەوە بوو. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم خستنە ڕووی گفتوگۆکردنی راپۆرتی لیژنەی ئاوە نیشتەجێکردن یەکەکانی نیشتەجێبوون لە وادەی یاسای دیاریکراوی خۆیاندا. بەکۆی دەنجی ئەندامانی پەرلەمان ڕەزامەندی درا راپۆرتی لیژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان دوای دەوڵەمەندکردنی بەڕاو بۆچوونی ئەندامانی پەرلەمان وەک ڕاستپاردەی پەرلەمان ئاراستەی لاینە پەیوەندیدارەکان بکرێت. پێنجەم دواخستنی خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای بەرکارکردنی یاسای فدرالی واژووی ئەلکترۆنی معامەڵەی ئەلکترۆنیەکان ژمارەی 78 ساڵی 2012 لە هەمویان مۆڵەتیان پێدراوە بەڕێزان ئیحسان محەممەد سەلیم، جینان جەبار بۆیە، ڕاهی ڕاهبەر ئیبراهیم، ڕزگار عیسە سوار، ریڤینگ محەممەد، سەباح محمود محەممەد لە شوێنی نیشتەجێبوونی خۆیەوە دەچێتە شوێنی گەشتیاری بۆ ماوەیەکی دیاریکرا بۆ مەبەستی گەشتیاری. 16 ڕێنوینیکردنی گەشتیاری ئەو کەسەیە کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی مۆڵەتدراوە و ئەرکی ڕێنوێنیکردنی گەشتیاران لە ئاستۆ دەگرێت. پێشنیاری چوارەم وەک خۆی مادەی 1 وەک خۆی ناخوێنینەوە. پێشنیاری پێنجەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند بەپێی ئەو دەسەڵات تایبەتمەند درراوە. ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارانە دەخینە ڕوو و داوا دەکەین بخرێتە دەنگدان. مادەکە وەک خۆی تەنیا بڕگەکانی 8 و 9 بەم شێوەی لێ بکرێ. 8 بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان. 9 گەشت و گوزارکردنی کەسێک یان کۆمەڵە کەسێک بۆ ماوەی شکاتی بە مەبەستی حەوانەوە چێژوەرگرتن، پشودانی دەرونی یان جەستەیی، بینینی شوێنەوار یان هەواری مێژووی یان شوێنی ئاینی یان دیمەنی سروشتی، وەرزشکردن، چارەسەری تەندروستی یان هەر بابەتێکی دیکەی هاوشێوە. بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی 1 5 پێشنیارمانەیە هەر بەڕێزێک لەگەڵ یەکەمە، کەس لەگەڵ نیەر بەڕێزێ لەگەڵ دووەمە، کەس لەگەڵ نیەر بەڕێزێ لەگەڵ سێمە بەڕێزان، کەس لەگەڵ نییە هەر بەڕێزێ لەگەڵ چوارەمە وەک خۆی،
کەس لەگەڵ نییە بەڕێزی لەگەڵ پێنجەمە پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە لا ببرێ، پێشنیاری دووەم وەک خۆی. بەڕێزان مادەی دوو پێشنیازەیە هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە یەک ئەندام هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە مادەی سێ پێنج پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنها لەگەڵ زیادکردنی خاڵێک بە زنجیرەی چواردە و بۆ بڕگەی یەکەم بەم شێوەی خوارەوە. چواردە پاراستن و پەرەپێدانی شوێنەکانی ئاسەوار و مێژوویەکان و گونجاندنیان لەگەڵ بنەماکانی گەشتیاری. پێشنیاری دووەم مادەکەوە خۆی تەنها خاڵی یەک بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. دانانی پلانی استراتیژی و بەرنامەی ساڵانەی تایبەت بە گەشت و گوزار، گەشەپێدانی شوێنە گەشتیاریەکان و جێبەجێکردنی دوای پەسەندکردنیان لەلایەن ئەنجومەنی وەزارەتەوە. پێشنیاری سێم مادەکەوە خۆی تەنها تەنها لەگەڵ زیادکردنی خاڵێک بە زنجیرەی چواردە بۆ بڕگەی یەکەم بەم شێوەی خوارەوە. دانانی نوێنەرێکی گەشت و گوزار لە نوێنەرایەتەکانی هەرێم لە دەرەوەی وڵات بەمبەستی ڕیکلامکردن بۆ ناوچە دوو پێشنیاز هەیە، یەکەم وەک خۆی کەس لەگەڵ نییە، دووەم پێشنیازی لیژنەی هاوبەش پەسەند کرا.